تەوەری دومی بەرنامەی بانی باش کورسان تەوەرێکی زۆر جیاوازمان بۆ ئامادەکردن سبارەت بۆی کە پامنێر یانارتی لە تکساسدا لە ئێستادا لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە باز لە ئەزمموی خۆی و شوازی کارکردنی و چۆنیەتی کارکردنی بەگشتی باز دەکەین ئەویش ماردین ئەحمەد پامنێری نارتی لە تکساسەوە ئەمڕۆ لەگەڵمان میوانە بەخێر بێی مەردینگە زۆر سپاس دەکەم مەمنون ئێرە و پێ چۆنە هەرمی کوردستانە پێ چۆنە خۆشە بۆ من زۆر خۆشە ماڵی خۆمە هەڵبەت لە کەش و هەوا و دۆخی کەش و هەواڵانە جیاوازتر بێت لە ئەمریکا بەحکمی من لە جنوبی ئەمریکا ژیم تقریبا وەکو یەکە بەڵام ئەوێ گەرماکەی تۆزی تەکساس گەرماکەی شێدارە ئێرە گەرماکەی وشکە گەرمایە بەتایبەت تۆ لە هاوی ناگەڕایتەوە پلەکانی گەرما بەرزیشە زۆر گەرمە بەڵام ئەوەی بی کە تۆزێ ناڕەحەتی کردین چ خۆم چ کوڕەکەم سەرەتای ئەو کۆلێرا و تووشی نەخۆشی سکچوون و شانە ئۆتۆزە بێتاقەتی من زۆر باشم زۆر حەزم لێ نەگەڕێمەوە بەخێر بێت زۆر سپاس کاتە ماردین ئەمێ باز لە ئەزمموی خۆت بکە لەبارەی ڕاگەاندندا کە چۆن کاری کردووە لە نارتی و شێکی گشتی ئەو ئەزمموی هەتە تا ئێستا سپاس طبعا ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەزمموی سەرەتای من بۆ میدیا لە نووسینەوە بووە لە میدیایی نووسراوە بۆ پاشان بۆ میدیای بینرا و کاتێکە گەشتومە تا ئەمریکا دوای ئەوەی کە داوام لێکرا و سیویشتم نرد دەستم کرد بە ئیشکردن بە خۆشحاڵی و زۆر بە خۆشحاڵیەوە مێ ئۆڵم چونکە حەزمە میدیایی ئازادە ئەوەی من هەستی پێ بکەمەوەتی من لێرە ئیشەکەم بەبێ هیچ مجاملەیە کەسەر میدیایەکی ئازادە بە ئارزی خۆمە توانم قسە بکەم ئیش بکەم ئیش لەسەر شتانی بکەم کە ئەمێ بیگەێنم ئەوە ماوەی چەند ساڵێک لە 2014 عقدم لەگەڵ نارتی هەیە و عقدەکەشمە تازە کراوە تۆ جارێکی تر و خەریکی ئیشکردنم لەگەڵیانە و ئەزمونێکی خۆشیش بووە ئیشکردن لە پێش کامێرا جیاواز بۆ لە ئیشکردن لە میدیای نووسراوە بەڵێ بەتەواتی توانیم تەمەردین ئەزمونەکانت ئێستادا بنووسیتەوە بەتایبەت تۆ لە 2014 لێن ئارتی کارێک کردەوە لە هەمان کاتدا ئەو تەجروبەی کە هەتە و ئەو ئامانجەی کە هەتە بیپێکێت لە ئارتی بەتەواتی ئەو هەواڵ زانیاری کە مەبەستە بیگەێنی بە بینەران و هاوڵاتیان ئەڵێ ئەتوانم بڵم تا ڕادەیەکی باش بە حکمی ئەوەی کە لە ویلایەتی تەکساس کەسێک نەبوو لە پێش من تا ڕادێکی باش ئەتوانم بڵم پەنجەم خسۆتە سەر کارەکان ئاماژەم بە شتەکان ناوە یاخود با بڵێم شتەکانم بە ئەرشیف کردووە لە فوتانن پاراستوم ئەمە شتێکی گرنگە بۆ من ئەمە بەدەر لەوە ینی حەز پێم خۆشەکە ئەو شتا ئەو چەند سەم هەبووە توانیمە ئەوە بکەم بەڵام یەشتاکە بە مانای وشە لە وەسەتەکەیان نمتوانیوە دەسواڵا بم بۆ ئیشکردن ئەوش بە حکمیوی من فریلانس ئیشەکەم ئەبێت باڵانسی ڕابگرم لە نێوان ئیش و دەوام و کاری خۆم لەوێ و لەگەڵ کاری ڕۆژنامەوانی بۆ میدیای کوردی ئەوەش تۆزێک هینی ئەوێ ینی ئاسانی هەروە بە ئاسانی بەڵام ئەگەر لایندای دەرفەتمە بێ هەوڵێم بە باشتر و پەنجە بخەمە سەر ئەوانەی کە هەمووکو مەبەستمە هەمووکو تاکێکی کورد لە تاراوگا هەمووکو خانێکی چالاک لە تاراوگە بەڵێ کاتە کە تۆ لەو کاتی دەستی بکردووە بە کاری پامنێری لە کەناڵی نارتیدا تا چەند لە ئەمریکا سنووری کاری ڕۆژنامەوانی هەبووە بۆ دەستکەوتنی زانیاری و هەواڵ زانیاریەکان بتوانی بیگەێنی ئەو پرسیارێکی جوانە ئەگەریمە بین فەزای وڵاتێکی پێشکەوتوو بە فەزای وڵاتی خۆمان و ئەم ناوچە بچووکە دیاری بەراورد بکەین تۆزێ ڕەنگە ئاڵۆزی و سەختی تیاابێ بە حکمەوەی کە لەوێ لە ناو دەستورەکەیانە یەکێک لە خاڵبەندی دەستورەکەیان بە تەواوەتی ئازادی و سربەستی ئەیە بە مافی ڕۆژنامەوانی ئەمە جیاوازە لەوەی کە تۆ لە ناوچەیەکە مەسەلەن کار بکەیت ئەم ناوچەیە زیاتر تاک بەڕێوەی بەرێ نەک سیستەم بەڕێوەی بەرێ ئەتوانم بڵێم لەوێ بۆ ڕۆژنامەوانی خۆیان بۆ ڕۆژنامەوانی تۆزێ ئەوش کێشێمێ و ئاماژەش بۆ بکەم کێ ماڵێن کوردستان کەمتر خەڵکی ناسێکاڵێن عێراق تۆزێ سڵ ئەکەن ینی چکە هەمومان زین باگراوندی عێراق ئەو جەنگە کە ڕوویاوە و وڵاتێکی پاژماوەی جەنگە و مجموعەیە هۆکاری سیاسی واکە تۆزی حەزەڕت لێ بکەن کە ئەڵی من پامنێرێکم بۆ هەرمی کوردستان اینجا دوای هەرمی کوردستانە بێ ئاماژە بۆ بێ بۆ عێراق دوای ئەوە تۆزە تەفاصیل کە چەکی ئەکەن عێراقا تۆزە سڵیان هەیە مەسەلەن لە لێدوان و ئەوانەی کە زۆر نۆڵج نەبن ینی زانیاریان لەسەر کوردستان و عێراق نەبێ بەڵام بە بەراوردکردن لەگەڵ ئێرە ئۆف کۆرس بە تەکید لەوێ مافی ڕۆژنامەوانی زۆر باشترا مافەکانیان پارێزراوە و دەستیان واڵاترە ئیش بکەن بەڵێ ماردین ئەمە بزان وێنەگرەکە و کێە ئێستاوەی لەسەر شاشە پیشانەیەت ئەمە کێیە بۆمان باس ئەوە کۆیاری کوڕما لە تەمەنی 7 ساڵیە لەبەری ئێمە کامێرەمانمان نیە لەوێ هەر خۆم و ئەو
گروپێکی بچووکمان دروست کردبوو هەر لە سەرەتای ئیشی ڕۆژنامەوانیمەوە وا بووە کۆیار لە پشتی کامێرە بووە لە بەری من دایکێکی تەنیا ناتوانم لە هەمان کاتە مناڵەکەشم بەجێ بێڵم لە ئەنجامی ئەوەی کە ئاگاداری مناڵەکەم بم ئەمە مەسجێکیشە بۆ دایکان ئاگام لە مناڵەکەشم بێت و ئیشەکانیش بکەم ئێستا وتالی و ڕسمەیە گەردی بینن کاکەیان کاکە گوڵ گەورە بووە کە پاڵپشتێکی زۆر گەورەیە ئەوە نەمبەروەنە بۆ من ئەوەیەکێکە لە راپۆرتەکان ئەو راپۆرتمان لەگەڵ دوو بەڕێزە هەردووکیان هەیە یەکێکیان شێرەفانی بووە یەکێکیان پێشمەرگەی کۆنی کۆماری مەهاباد بووە ئەو یەک بلو ئیشانم کە زۆر ماندووی کردم حد بەڵێ زیاد لە حد ماندووی کردم ئەو شتێکە قەت بیرم ناچێت ئەو سەبارەت بە چی ئەمە شێرەفانی بۆ چوو بووە بۆ کوردستانی ڕۆژ ئاوا نە من متمانی تەواو بۆ هەبوو چونکە بەرکەوتنمان نەبوو نە ئیش متمانی تەواوی بە من هەبوو چونکە لەوێ گەڕابەوە نەمانەتوانین متمانە بە یەکتری بکەین بەس بە تەلەفۆن ئەو ئەدرەس و جێگی خۆی بەباشی نە ئەیامێ ئەویست بزانێ ماردین ئەحمەد کێیە میدیای NRT کێ و شتەکان بدۆزێت و ئایا من ڕاست دەکەم منیش ئەمیست ئەو بدۆزمەوە بزانم ئایا ڕاست دەکەم ئەوە تقریبا لە ئیشی ڕۆژنامەوانیە بەرکەوتنێکی سەخت بوو ئەمانش کە کەسانێکن خۆبەخشانە هاوکاریان کردوم هەر لەناو ئەمریکایە بەڵام زیاتر ئیشەکانم کامێرەمانێکم زۆرینی کات خۆمێکم زۆرینی کاتیش کوڕەکەم هاوکاری کرێکی زۆر باشیدایە ئێستا تا چەند گرنگم کۆنتاکتە هەبێت لە نێوان دایک و کوڕدا لە 2014 کوڕەکە و هاوکارتە لە کاتە تەمەنی چەند تقریبا ئێمە کە چوینە کوڕەکەم تەمەنی 7 ساڵێک ئەبوو بەڵام ئێستا بە خۆشحاڵیەوە گەورە بووە ئەو هەر بەردەوامە هەندێک کات شەڕیشمان ئەبێ لە هەمووی خۆشتر چونکە لەسەر ئیش لەسەر ئیش ئەو کاتانی کە منەی بم بۆ ئەوەی تر سوتفاکە کاتەکە بۆ نمونەم دقی پێچێ ها 20 دقی پێچێ خۆشتەزانی ئیشی میدیایی خەلەلی تەکنیک و ئەمانە ئەمانەی پێناچێت ئەکسڵی مامی بریم دایە برسیمە دای بچینانە بکەن یەک جاری تر دوارێکی ئەوانە تۆزێک هین دروستەکە ئەم جارە ئەخی اینجا ئینزاری شمێتێ هانەخان دەرێ ئەم جارە ئەخی جار لەگەڵ تابێ ئیتر من نایم دووبارێتەوە ئەزانێ وی ماندوم زۆر جار ئەزانێتی دقی ناکە دێم جارێژیم لەگەڵ بەڵام لە دەوری هینا زۆر ماندوو بووین هەردووکمان پێکەوە لە هەڵبژاردنەکانی ئەمریکایە کاتێ مەسەر هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا ئەزموونەکە لێ بەڵام ئەمە هەر باس لە کوڕەکەت بکەم ینی هەموو کاتێک لە کات چونە دەرەوە عادیەوەی پێی ئەوەمە دەرەوە ئەگەر ئەم شەم لەگەڵا بکەی چەند گرنگە خۆی حەزە هەبێت لە نێوان دایک و کوڕدا گرنگە بۆ من زۆر گرنگە من نابێ مناڵ زەختی لێ بکەی بۆ ئەوەی کە ئەو ئیشە بکە بەڵام لە هەمان کاتە هەستێکی ئەم سەرقاڵی ئەمە ببێت لەوە باشترە لە ماڵەوە بەجێ بێڵی چونکە یاسای ئەمریکاش بە جۆرێکە مناڵ ناتوانانی لە 13 ساڵ کەمتر بێت لە ماڵەوە بەجێ بێڵیت ئەنجاکە ئەمە باشتر بوو بۆ من هەمووکو دیکەرێکە ئاگام لە مناڵ و فامڵێکی خۆمە بوو ئەمە زۆر گرنگە بەلای منەوە فامڵی یعنی یەکەمە ئاگام لە کوڕەکەمە بوو و لە هەمان کاتە هاوکاری چمە بوو ئۆتوانی هاوکارم بکە ئێمە خۆمان ئیشی کامێرەمانێکە و پەیامنێرێکە و مونتاژکردن و هەمووی لە ئەستۆی خۆم بوو بەڵام ئەگەڕیم سەر هەمان خاڵ گرنگە پەیوەندێکی باشە بێ لە نێوان باوان ئیتر ئایا دایکە یاخود جاری وایە مەرجەکە دایک نییە تۆ خاڵێک بخەوێکە پورێک بخەوێکە کەسێکی و مناڵی ئەدابت کرۆ گرنگە پەیوەندێکی جوان هەبێت و ئەوەی یەک لەشتانش کە زۆر جار لە کوردستان لەم سەفەرەمە یەک دوو کاکە گرتمیتی یەکی لەشتانی کە زۆر معجیبم پێی ئەوەیە کە پەیوەندێکی زۆر جوان هەیە لە نێوان تۆ کوڕەکەتا کە بە شانازیەوە ئەویش تەسەوڕکەم کاری میدیایش ئەو پەیوەندی بۆ من و کوار دروست کردبێت تەنها ئیشی کامێرەمانێک تا چەند هاوکارتە لەوەرگرتنی زانیاریش لە کەسایەتێک ئەوە جارێک بربەزیان ئاستەنگ بێتە بەردەمە زۆر هانا طبعا لەگەڵ ئەوەی کە تەمەنی ئێستا بۆ بە 15 ساڵ سەلامەت بێ لەگەڵ هەموولایە زۆر کات لە کاتی هەڵبژاردنەکانە بۆ ئابجێتکردنەوە تۆ بەرداوامی پێویستە بە ئامارە لە تەکساس ئەوەندە خەڵک دەنگیاوە لە هیستن ئەوەندە لە شاری هیستن ئەوەندە دەنگ دەرچۆتە سەر سندوقەکانی دەنگدان ینی لەگەڵ ئیشی کامێرەمانێکەشی بۆ کردم بە بەردەوامیش من لە پێش کامێرە بووم لەگەڵ ژووری نیوزڕوم مەشغوڵ بووم ئەو ئابدێتی ئەکردەوە هەموو زانیاریەکان ئەوە شتێکی زۆر باش شتێکی گەورەیە بۆ من هەر بۆ یەک بمێنە زۆر سپاس دایک و کوڕێک و نمونەیەکی زۆر سپاس باز لە ئەزمموی خۆتم بۆ بکە لە کاتی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا ئەزممونەکانت چۆن بۆ بەگشتی تا چەند دەوروبەر هاوکارە بوو لە وەرگرتنی زانیاری لە ئەمریکا باز دەکەم لە کەناڵی NRT کاری کردوم بەڵێ طبعا خۆشحاڵیەوە ئەو بۆ دوو دەورەی سەرۆکایەتی ئەمریکایە لە کاتی هێلەری کلینتن و دۆناڵد ترامپ ئەوە هینمان کردووە ینی ڕووماڵم کردووە وەکو خانمێکی کورد لەوێ کە ڕووماڵی هەڵبژاردنەکانی ئەمریکام گیان و بێرە بووم بە پردێکی پەیوەندی بە خۆشحاڵیەوە لەم هینەشا لەم هەڵبژاردنەی کۆتاییشە بۆ جۆ بایدن و دۆناڵد ترامپ ئەو کێبڕکێ لە نێوانیانە هەبوو ئەویش هەر ڕووماڵی ئەوەشمان کردووە بە هەمان شێوە هەردووکمان من و کوڕەکەم هەروەکو وتم بەڵام وەکو زانیاری ئەتوانم بڵێم کەمترین کەس خۆی
با بڵێن یەتنەوە ئەوسەتەوە کەمترین کەس دەتوانێت زانیاری دباتێ کەمترین کەس بە حکومی ئەو مەشغوڵیەتی ئەمریکا کە هەر تاکێک لەوێ بەلایانی کەمەوە 9 ساعت بۆ 10 ساعت کارەکە ئەمە خۆی لە خۆیان ئاسان نییە. بەڵام هەندێک شتی تریشی کامێ ئاماژەی پێبم هانەگیان لە کوردانی تاراوگەت تا ئێستا پارتەکان کۆنتترۆلی ئەمیان کرد ئەو پارتانی ئێرەواتە حیزبە کوردەکان فێرەکەی کەسێک زانیاریت نایەتێ بۆی تۆ لە میدیایەک ئیشەکەیت کە ئەو ڕەنگە هاوڕانە بێ لەگەڵ ئەو میدیایە ئەمە تۆزێ هین کەم و کوڕی دروستەکە. بەڵام خەڵکی باشیشمان هەیە کە لێرە منەوێ زۆر سپاسیان بکەم دەست چاویان خۆش بێ گرنگ نییە بۆ ئەوان بیرروڕا و ئایدۆلۆژیای جیاواز خەڵکە بۆ بە تایبەتی پەیوەندی پێوە کردوم هەمووکو تیمیە ناڵتی هەمووکو فرد وەکو تاک وەکو ماردین ئەحمەد وتێتی هەر شتێک بڵێ ئێمەشانازی پێوەکەین زانیاری یاومەتێ ڕێنمایی کردوین هەواڵی ئەوەی یاومەتێ کە ڕاپۆرت لەسەر ئەوە بکەم ئیشی ئەم جارەمان لەسەر بێ کە لێرە بەڕاستی زۆر سپاسیانەکەم ئەوە لە جوانی و نایسی خۆیانە. بەڵێ لە کاتی ڕماڵکردنەکەدا مەزان وەرگرتنی زانیارەکان هیچ ئاستەنگێک هاتوتە بەردەمێ یاخود بڵێ ئەم جارای بۆ کاتێکی تر زانیارەکان وەرەگرمەوە یاخود زانیارەکان بە تەواوەتی نەدرێتە بەردەستە. ئەوە ئەتوانم بڵێم ئەگەر بە بەراوردی بکەم لەگەڵ ئیشکردن لەگەڵ کوردستان ئەوێ سێ بەرامبەر قورسترا چونکە بەتایبەتی لە بواری سیاسیە بۆ نمونە ڕووماڵکردنی هەڵبژاردنەکانی سەرۆکاتی ئەمریکا شتێکی ئەوەندە ئاسانیە جاری وا هەیە تۆ وشەیەکە ئەو شێ بە هەموو ژیانت نەبیستوە ئەو شێ چییە چونکە زمانی دایکردنیەتەوە ئەبێ جاری کە بچیتەوە ریسێرچ بکەیتوانی سێ چوار سەر چاوبێنی بزانی ئەم وشەیە لەم ڕستەیە مەبەستیان چی بووە ئەمەش وردەکاری خۆی ئەوێ بۆی فۆکسکەیتە سەری و زانیاریەکان بە وردی بگا بەڵێ بە تەکیدەوە پێتەڵێم زۆرینەی کات ئاستەنگاتوتە پێشمان زۆرینەی کات بە جۆرێک ئسترێز بووم زۆرینەی کاتێگەر سەیری راپۆرتەکان زۆریان پێمەڵێن ئەڵێن لە خۆت ناچی چونکە هینا عارقت کردووە زۆر ڕەنگت ماندوو دیارە چونکە تۆ مەشغوڵی ئەو شتێک کە کارەکە پیشەیانە بگەێنی نەک تەنها بۆ خۆ دەرخستن بێ یاخود کورتە زانیاری بێت ئەمەش قورسە لە بێت تاوەکو ئێرە چونکە ئیشکردن لەگەڵ زمانی دایکە 100 بەرامبەر ئاسانترێ لەگەڵ ئیشکردن لەگەڵ زمانێکی جیاوازە. بەڵێ کاتە ئەمە باز لە ئەو هاوکاری و یامەتیدانە بکەیت کە وەکو بەراوردێک بکەیت لە ئەرێنی کوردستان و لە ئەمریکا هاوکاری دەرەوە مەستم لە کەسانی چوار دەورە لامان کادۆک و جیازێکش لە نێوان نووسرا و بیندرا و کە کارەتیان کردو. طبعا میدیای نووسرا و ئاسانترە لە ڕووی ئەوەی کە تۆ لە هەر دقە و ساعتێکا بێ لەناو مەنشەیەکا بێ لە قیتارێکا بێ تۆ ئەو بابەتی کە ئەتوێ ئاماژی پێ بکەیت تا گەیتە جێگی مەبەست و وێزگەکەت ئەتوانی بابەتەکە بنووسی بە تێروتە سەری و دوایی تەتقیقێکیەکەی تۆ وردبینێکی بۆکەیتەوە تەوا بە ئیمێڵە گەینێری تو ئەڕوات بەڵام میدیای بینرا و جار ئەتوان بڵێم قورسترا هەرچەند هەردووکیان هەر مەسئولیەتە هەردووکیان لێپرسراوێتی خۆی هەیە بەڵام هەستەکەم لێرە ئاسانترە بۆ من و بۆ زۆرینی زۆریش چونکە لەوێ هەروەکوتم هەرێمی ئێمە هەرێمێکی سنووردارە هەرێمێکە بەسراوێتەوە بە عێراقەوە کاتێک کە تو داوای هاوکاری لە یەکێکێکی جارە ریسێرچێکی باش لەسەر وڵاتەکەت دەکات چونکە وڵاتەکەت جاری کاکەڕێمەسەرەوە وڵاتێکی پڕ کێشمە سیاسیە ئەو لە خۆی ئەترسێ زانیاریەک بابەت و تووشی بەرپرسینەوەیەک بێت تووشی شتێک بێت من زۆر جار تووشی و حاڵەتە بووم بەڵام خۆشبەختانەش خەڵک هەیە بە تایبەتی ئەو کەسانی کە لەگەڵ ئارمیا ئیشیان کردو کەسانی کە لەگەڵ مامێزەکانی ئێرەیە و لەگەڵ جیشا هاتون بۆ ئێرە ئەوان زانیاری باشیان لەسەر کوردستانێ زۆر جار زانیاریەکان ئەوان ئەیانوێ قسە بکەن ئەیانوێ زانیاری بن ئەو تۆزێ خۆشبەختم ئەکاکە ئەبینی چێگەڵێ ئەو یوفرام کوردستانەوە نییە تۆزێ دەم چای گەشاوێ بۆ من خۆشم جارێکی زانیاری هەیە لەسەر کوردستان باشە بەڵام بەگشتی خەڵک زانیاریکی ئەو توی نییە کاتە بێ لەم شتێکدا سەرتا ڕوونی بکەیتەوە ئاسێ تەواتی بۆ بکەن ئەو کاتە زانیاریەکان ئەوەی کێکە لە خاڵە گرنگەکانی میدیای کوردی کە لەوێ ئیشەکەیت کە ئەڵێ بۆ فلانە میدیا ئیشەکەم جاریوایە کاتت هەیەاتێ ئەڵێ من بۆ ئەمێ جوانی تۆ یاخود بۆ ئەم راپۆرتە کاتم بێت تۆ دڵنیایەوەی کە ئەو ریسێرچ لەسەر تۆەکە ئەو ریسێرچ لەسەر میدیاکەتەکە ئەو ریسێرچ لەسەر وڵاتەکەی تەواتی ئەوێ چونکە با بڵێن ئێمە هەڵگیری پاسپۆرتێکی وڵاتی خۆمان نین هێشتا کەمێ لە ژێر سایی شوێنی ترین کە منەڵێن کوردستان یەکسەر کوردستانەکە وای لێت و دیسانە گەڕێتەوە بۆ چەککردنی باگراوندی وڵاتەکەی تۆ بۆیە ئەمە تۆزێ لە سەختی شەکان هەندێک کاتی شێکاڵە عێراق دوڕاستنات
زانیارەکانە نادرێت کاتم باز لە ڕووداوێ بکە یان کارێکی لە ڕووی پیشەیەوە تەمان کە ئەنجام دەبێت تا ئێستا لە یادنێک بێم خۆش بێ هەم ناخۆشی بوو بێ تا ئێستا لە هزر تاما بێتەوە هەر وەکوتم ئەوەی شێرەوانێکە کە چوو بۆ ڕۆژ ئاوا بەڵێ ئەوە ئیشێکی زۆر زۆر قرس بوو ینی ئێمە لە نیوەڕۆمەوە هیچمان هەبوو بازانم هەشتی ئێوارە بەر یەکسی کەوتی هەشتی ئێوارە چونکە ئەو لە خۆی ئەترسا داواکراوە بوو لەلایەن هێزی تیرۆریستی ئەوەوە لە خۆی ئەترسا جێک و هینی ئەدرسی دیاری کراو نەبوو پاشان کە بردنی بۆچوونی منیش ئەدرسی ئەو لە ناو شارە کە خسمە GPS و سێرەکەم ساعت و نیوە لە منەوە دوور بوو بەڵام کۆڵم نەیە مادەم من موعدم هەیە لەگەڵی و ئەشمەوێ ئەمە شتێکی گرنگیشە بۆ ئێستا ئەمەوێت بەردەوام بم هەتاوەکو چوو گەشتمە ئەوێ و شوێنەکەمان دۆزیە و سێرم کرد چەند من ئەترسم و سترێسم هەیە بۆ ئەچمە دەرەوە و شوێنەکە تاریک بوو دەرەوەی شار بوو بەشێکی جادەکە خۆڵ بوو ئەو شتێک بوو سەرکەوتم تا بەدەستێنا کە قەت بیرم ناچێتوانم بۆ ئایندەوەی نەوەکانیشم شانازی بۆ بکەم چونکە ئەس بۆکو ئەزمموی ڕۆژنامەوانی کە بابەتێکشم لەسەر نووسی ئەزمێکی زۆر باش بوو بۆ من بۆ سەرەتای دەستپێکردن ئەو چاونەترسیە ئێستا کە بیری لێکەمەوە وەسکوت ئەی ڕووداوێکە خۆش بوو بێت تایبەت لەوان ئێوە کە پامێرن پامێری نارتی لە هەر کات و ساتێک دەچونە دەرەوەتان هێلانەی دۆخی ئەمریکا ڕۆژی کەشەوە لە کاتێکە باران بێیان بەلێزم بێ ڕووداوێکی خۆشە بەسەر هاتە بێ ئۆی هانا سپاس بەڵێ بیرخسمەوە طبعاً کێشەمە بوو لەگەڵ مراویەکە مراوی لەناو دەریاچەیەک بوو مراویەکە سێریەکردن منیش ئەو پێتەنگە بوو ئەموو با دەستکەم بە ڕیکۆردکردن لەگەڵ دەستمە کرد بە ڕیکۆردکردن قاق دەستی پێکرد دەستۆزی ئەمە یەخۆز لەسەر خۆ بە عاقڵژی بێ هەتاوەکەمە تەواوەکەم ئەمە ئەو مراویە بە بەردەوامی کێشەی بۆ دروستکردم هەتاوەکو لە قیشەکەم گۆڕی بۆ شوێنێکی ئەمە نەی ئەهێش باوەڕ بکە لەگەڵ دەستمە کرد بە ڕیکۆرد دەستی کرد بە قیژە قیش یعنی جا دوای ئەوەش ماڵی من بڵێن ئەو جێگەی کە ئیشم لێکرد نزیکی مەتار بوو بەنگی ئەو تەیارانە ئەوەش کێشەیەکی ترم بە بەردەوامەوە کێشەمێ بەڵام کێشەیەکە میشە دوژمنایەتیم هەیە لەگەڵ یا ڕەشەبایە ڕەشەبا بە بەردەوامی ڕەشەبا گیزەگیز بۆ مایکەکەم دروست دەکات اینجا کە زۆر ڤیدۆشم هەیە لەسەر ئەو کە قژم هەمووی بە حەوایە ئەبا ئەوێکی هەر قژم بگرێ قژیش ئەبەستیت یعنی کێشت بوو دروستەکەم لەگەڵ ڕەشەبایە کێشم هەیە بە بەردەوامی بۆیە دوژمنایەتی تاوام هەیە لەگەڵ تێک نایم لەگەڵ ڕەشەبا لەبێ زۆر هەیە ینی کەش و هەوای تەکسازیش ینی شێتە پێڵێن کرێزی وەزەر ینی ئێستا گەرمە ڕەشەبا باران جاریوە هەبووە من سەیری کەش و هەوام کردو مەزبوط بووە هەتا چوینەتە دەرەوە کە چوینەتە دەرەوە ئیترە موشێک لێ تێگاین بەڵێ ئەوەی کێکە لە شتانی کە بە بەردەوامی کێشەمانەیە لەگەڵی بەڵێ زۆر سپاس بۆ ماردین ئەحمەد پامێری نارتی لە تەکساس سپاس بۆ ئامادەبوونت و گفتوگویەکی چڕۆپڕ خۆشمان کرد ئەشمەوێ ئەوە بڵێ مێرە و سپاسی هەموو ئەوانە ئەەکەم کە بە بچووکترین زانیاری هاوکاری ئێمان کرد و کوتیمیە ناڵتی لە دەرەوە چاوی هەموو کوردەکانی ئەوێ ماچەکەم بە بێ جیاوازی سپاسی هەموو ئەوانەشەکەم کە لێرە بوونەتە هۆی دڵخۆشی خۆم و کوڕەکەم و ڕێنماییان کردوین دوای ئەو هەموو ساڵەکە گەڕانێتەوە ئێرە سپاس بۆ میوانداری سەرکەوتنی زیاتر بۆ تۆ بەردەوامی زیاتر بچانە وەرگرین و